لەسەر ئەو ڕووداوانەی چەند ڕۆژێکە لە سلێمانی ڕوودەدەن لە ستۆدیۆ میوانێکی تایبەتم لەگەڵ دەبێت بەڕێز مامۆستا جعفەر ئەندامی پێشووی مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستان. مامۆستا بەخێر بێت بۆ زووم. سپاس بۆ ئەم دەرفەتە. بابەتێکی گەرمێ دەچینە سەر بابەتەکانی دیکە، بەڵام ڕخنەیەک هەیە لە پارتی وێچەتی دەگیرێت کە پشتیوانی کوردانی ڕۆژهەڵات ناکەن. مامۆستا دەستیان لێ بەرداون، ئەمە چۆن هەڵدەستەنجێنیت؟ بە تایبەتی دیموکرات دەڵێت ئەندامێکمان ڕادستی ئێران کراوەتەوە لە سلێمانی. ئەو کەسانە یەکەمین جار ئەم کاتە و هەموو کاتێکتان باش، هەموو کاتێکی بینەرانی ئازیزی باش. بێگومان ئەم وەزعی کە ئیساتە لە نێوان هێم و لە نێوان ئەو کوردانەی کە پەنان هێناوەتە ئەمدی و وەزعێکی نوێیە. پێشتر ماوەیەکی زۆر دوور درێژن، نزیکەی 30 ساڵ زیاترە ئەوان لێرن، پێشتریش هەر لەم دەوروبەرە بوون. ئەوان یعنی هەرێمی کوردستانیان بە پشت و پەنای خۆیان زانیوە. ئێستا کە بەو شێوەیە گوشاریان نەخرێتە سەر، بێگومان بۆ ئەو خەڵکە بەشێکی هەیە لێرە لەدایک بووە. بە گوێرەی قانونی هەندێک وڵاتی ئۆروپی بووایە، ئەوە پاسپۆرتی ئێرە، ناسنامە ئێرە وەرگرن، کارێکی ئاسایی بوو. تۆ ئەتوانی پێیان بڵێ بە گوێرەی قانون ئەم وڵاتە ڕێگەی ئەوە نادات تۆ چەک هەڵگریت و بچی لە دەوڵەتێکی تر شەڕکەی. ئەتوانی وای پێ بڵێ بە قانون بە دەستوری ئێرە ڕێگە نادرێت. بەس تۆ ئەو شێوە گوشار خستنە سەر خەڵکە، بێگومان بۆ ئەو خەڵکە کارێکی ناخۆشە و زەرەگەێنێ بە سومعی هەرێمیش سومای زەری خۆی هەیە. ماوەیەکە ئینامۆ لە سلێمانی ڕۆئەدات. مامۆستانی بە تایبەتی دوایین جار هەڵکوتانە سەر دەستگای ڕۆشنگەری چاودێر بوو دایان خست. چەند ڕۆژێکی دیکە بانگەشی هەڵبژاردن دەست پێ دەکات. ئەوەی یەکێتی دەیکات زیان بە یەکێتی ناگەێنێت لە هەڵبژاردن. دیارە خۆیان قەنەعەتی ئەوە هەیە قازانجێکی زۆر گەێنێ و پێویستیان بە دەنگدەر نییە. ئەوەی من بزانم نزیکەی 3 بەشی ئەوانەی کە پێشتر ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون یان دۆسولایەنگری یەکێتی لە دەروی ئۆرگانەکانن، یعنی ژمارەی کەم ماوەتە. ئەو ژمارە کەمەش ئەبێ من بە ڕاشکاوانە بڵێم بەشی زۆری لە برسایە یا لە ترسایە لێو ماوەتەوە یا دەرنەکراوە خۆی. ئەمە حاڵەتێکی زۆر نامۆیە لە کاری سیاسی، چونکە من لە ئۆروپاش لەگەڵ ئەحزابی ئۆروپی کارم کردووە، هەر بڵێن زانستی سیاسی و کۆمەڵاسیم خوێندووە. ئەزانم ئەم کارە کارێکی نامۆیە لە بۆ کولتوری ئۆروپیش نامۆیە. لە هیچ شوێنێکی دنیا ئەوە نییە کە تۆ ئەندامی خۆت بخێتە دەرەوەی ینی ئۆرگانەکانی حزب. ئەوە هەڵێکی کوشندەیە بەڕای من، کە ئەو کەسانە شارەزاییان هەیە بەشی زۆری. کەم کەسە زانم وەکو من شارەزایی لە مێژوویەکی تێبێ، وەکو نمونە ئێڵێ من خەڵکی ترە ناسم لە دەستگا ئەمنیەکان ئیشی کردووە، مەلەفی زۆر حەساسیشی بەدەستەوە بووە، نهێنی زۆر گرنگیشی بەدەستەوە بووە. تۆ ئەیخێتە دەرەوە ڕەنگە حزبەکانی تر یا هێزێکی سیاسی بچێ پارێکی زۆریشی بداتێ بڵێ وەرە لەگەڵ من ئیشکە. ئەو جار نهێنی و وەسعێکی خراپ بۆ تۆ دروستەکە. ئەمە من بە کارێکی ترسناکی ئەزانم کە بەو شێوە کارکردنەی کە ئەوانەکەن بە قازانجی یەکێتی نییە و زیانەگەێنێ. بۆچی بۆ یەکلایکردنەوەی کێشەکان ئێستا زیاتر پەنا بۆ هێز دەبدرێت، بۆ هێزی چەکداری؟ هەڵەیەکی قورسە. تۆ ململانەیەکت هەبێت لەگەڵ گروپێکە کە بێگومان من بە ڕاشکاوانە ئەوڵێم. ڕاشکاوانەکەش ئەوەیە کە گروپێکی زۆر کە پێشتر گروپێکی زۆر هەبووە، پێشتر ئەندامێکێتی بوون، لە ناوێکێتی بوون، لە سەرکردایەتیەکێتی بوون، سمبۆلی ئەو یەکێتیان. یعنی تۆ بڕۆ بە هەموو خەڵک بڵێ مەسەلەن فڵانە کەس هیچ پەیوەندی بە یەکێتی نیە، خەڵک بڕات پێ ناکە. خۆمە من نییە هەر ئەو داعای بخرە شۆنە و خەڵکە بڵێ ئەمانە لە پارتیەوە نزیکن یا لە کۆمونیستەوە نزیکن یا لە نازانم فڵان دەوڵەتەوە نزیکن،
کەس بڕۆ بۆ ناکە بۆیە پاڵنان بە خەڵکەوە بەو ئوسلوبەی کە دەکرێ قازانج ناگەێنێت و بۆ سمعی خۆشیان خراپە. مامۆستا ئەوەی بەرامبەر بە ڕێزمەلا بەختیار کرا پێشتر بەرامبەر خەڵکی دیکەش کراوە پێشبینیتان هەیە بەرامبەر کەسانی دیکە بکرێت لە داهاتوودا؟ من بە ڕاشکاوانە ئەوواڵێم ئەبوایە یەکێکی وەکو کاگلاهوری شەفجەنگی نەچێتە دەرەوە یەکێتی، یان ئەوە هی نەکە بڵێەوە من ئەڕۆم بەرێک ڕاگەێنم بەرەی گەل ڕاگەێنم یا هەر ئیشێکی ترەکەم، یان مەسەن کاگنەوشیروان با ئەو نەڵم کاگنەوشیروان یەکێکی وەکو کاگنەوشیروان ئامادە بوون هەموو شتێکی بۆ بکەن بەس بچێتە دەرەوە یەکێتی. مەسەن دکتۆر بەرهەم فترێک ڕۆیشت ئەم جار کاگلاهور ئێستا گەرێکێکی وەکو کاک بەختیاریشە گوشاری بخەنە سەر بچێت دەرەوە یەکێتی گەورەترین زیانەگەنێ بۆ چکە یەکێتی ئەو یەکێتیە هی کاک بەختیارە، هی کاک سالار عەزیزە، هی فرێدون عەبدولقادرە، هی کاک لاهورە، هی مامۆستا جەعفەرە، هی کەسوکاری شەهیدەکانە. یەکێتی نیشتمانی کوردستان هی تێکۆشەرە دێرینەکانە ئەوانەی کە قوربانێکی زۆریان لە پێناو یەکێتی داوە، ئەوانە خاوەنی ڕاستەقینەی یەکێتی نیشتمانی کوردستانن، ئەوانەی کە ئێستش ئەندام یەکێتی نین بوونەتە بڕیار بەدەستی ناوێکێتی نیشتمانی کوردستان. ئەوانە ئەو جۆرە کەسێکان من حەزەکەم بچن لە شوێنێک لە تاقیکردنەوە کە بەشداری بکەم بزان هیچ زانیاریکە لەسەر مێژوویەکێتی کاری یەکێتی وەزعیەکێتی من دڵنیام هیچی لێ نازانم. بۆچی لێ نازانن مامۆستا جەعفەر؟ نا بڕوا ناکەم بزان خۆی ڕۆژێکە هات ئەیزانی گرنگی فڵانە کەس لە ناو یەکێتیە چەند گرنگە. ئەسڵان ئەگەر یەکێک پێی وابێ ئەمە ئوسلوبێکی ئۆروپیانەیە، من تاریخی بەشێک لە هێزە سیاسەکانی ئۆروپاش دەزانم، یەکێکی وەکو ڤیلبراند وەختی خۆی لەسەر کێشەی دروستبوویەکێکی تەعین کردبوو بە گوێرەی پرینسیپەکانی حزب یان بە گوێرەی ئەو لژنەیە کە ئەبوایە دیاریکە ئەوەی نەکردبوو یەکێکی دامەزراند و بە ئیشێکی حساس ئێتە پیان وتتان ئەبێ ئستقالە بکەیت. لەگەڵ ئەوەشە هەر کردیانە سەرۆکی فەخری حزبەکە بەو شێوەیە هێشتیانەوە و ڕێگەشیاندا هەموو ئیمتیازاتێکی سەرۆکی حزبی هەبوو کەسیان باوەڕکەم دانەنا ئەو کاتە بۆکو سەرۆکی حەزب هەروتیان بەس بۆکو دەسەڵات ئەو دەسەڵاتی کە خەڵک دامەزرێنێ ئەوانە بکە. مامۆستا چەند ڕۆژێک کە گلەیەک هەیە دەڵێت تاوەکو مەترسی نەکەوێتە سەرخۆتان ئێوەش قسە ناکەن بۆ منە لە بەرامبەر ڕابردووە لە بەرامبەر چەند کەسێکرا قسەیان نەکرد تاوە گەیشتە سەر خۆیان. بۆچی ینی بۆچی کەس قسەی نەکرد بۆچی کەس دەنجی لێوە ناخۆ بەشێکی ئەوانەی کە ئەمەیان بەرامبەر کراوە خاوەنی هێزیش بوون. بەتەکید ئەوە لە تاریخی گەلانی تریشە هەر هەماشتا ڕوو تاریخی ئیتالیەکان سێرکە یا تاریخی نازیەکانی ئەڵمانیا یەکەمین جار جوولەکان کوشتووە نزیکە بە گەورەی یعنی بڵێن ڕاگەاندنی جوولەکەکان خۆیان یعنی ئەو موسساتی جوولەکەکان ئەڵێ 7 ملیۆن کوژراوە. ئەمە کاینتر وتیانە نا پەیوەندی بە ئێمە نییە. دوایەتن کۆمەنیستەکانیان کوشت وتیانەیە ئەڵێ ئاگرەسوورە لە خۆم دوورە ئەویش پەیوەندی بە منۆ نییە. دوایەتن سۆسیالیستەکانیان کوشت هەموو خرانە سژن و ئیبادە کران. من زۆر ڕەفیقم هەبووە ئەیوت 10 ساڵ لە زیندانی نازیەکان بووم بەس گەنج بووم خۆشم وارێ کردو کە ئاگام لە هیچ نییە وازن لە هێنام نیان کوشتوم. ئەو جار دوای ئەوە هاتن ئەوەی شەل و کێر و سەقەت و نازانم چ هەرچیان دەسەکە زرمان لێ هەڵەسان تا شەڕی جیهانی دووەم هەڵگەرسانرا و نزیکەی 50 ملیۆن کەس بەهۆی شەڕی جیهانی یعنی دووەم شەڕی جیهانی و داگیرچان ڕوویدا. ئەو جار نزیکەی 50 ملیۆن کوژرا. ئەو 50 ملیۆنە وای کرد کە خەڵکی تر بڵێ وەڵا هەڵەمان کردو ئێمەش نابێ ئەو قسەی ڕاستە ئێمە نابێ بڵێ وەڵا حملەکە بەس تەنها لەسەر مەسەلەن شێخ لاهور بووە، حملەکە بەس تەنها لەسەر دکتۆر بەرهەم بووە یا حملەکە بەس لەسەر کاک بەختیارە. ئەم جارە بە دەنگ هاتنەکە تۆزێک بە قووەتر بوو. من دڵنیام ئەو برادرانەی بڕیارەکان داوە یعنی ئەگەر خۆشیان نەزان هەڵیان کردووە دەوروبەرەکان هەموو ئەزان هەڵیان کردووە بەس دیارە
لەبەر ئەوەی بەشی زۆریان ناتوان ڕاستیەکان بڵێن یعنی بەشێکیان بەڕاستی بوونەتە ناڵم کۆیلەن بەس بوونەتە کۆیلەی کورسیەکانیان پیان وایە ئەو کورسیانە تا دنیا بۆ ئەوانە مێنێتەوە نەخێر ئەبێ مرۆڤ کە بووە سیاسی ئەبێ ئازا بێ بوێر بێ حەقبێژ بێ لە هیچ شتێک نەترسێ کە مرۆڤ ترسا بچێ بۆ خۆی قەبرێکەڵکەنە بۆ خۆی بچێت ناواتە ینی هاوڕای قسەکەی کاک مەلا بەختیاری کە گوتی سێ ئاراستەی ناڕازی لە نێوێچێتی هەیە وڵام من پێم وایە دە ئاراستەشەیە بۆ سێ ئەسی زۆرێ ناوەکێتی بەس ئەمانە ڕەنگە مەسەن ئەو کاک بەختیار وای ڕاگەاندوو ئەگینا خەڵکی تر هەیە ڕەنگە هێزی لەوانی زیاتر بێ و ئاراستەیەکە و هەیە و تەنزیماتیان هەیە و ئیشەکەن من خەڵکم لە ئەوروپا بینیوە وتوتی ڕێخر من ناناسم بەناو یانی چکە مەکابرێنی وتوتی من ناوم ئاراسە یا فڵانە من ناچم لێ پرسم بزە ئەیوت ئێمە ڕێخ 4,000 ئەندامان لە ناوێکێتی هەیە کاک بەختیار دەرم زانیاری لەسەر ئەوە نییە کە جوڵانەوەیکی وا هەیە لە ناوێکێتی من خۆشم یانی وەکو یان لەو خەڵکە خوان ناڕازیشن بێگومان ناڕازین بێگومان بڵاوکراوەی خۆیان بە حتا وتیان بڵاوکراوت بووین وتم وڵا کاکە من تااقەتی و بڵاوکراوەشتانم نییە جەم مەبەسم چییە؟ مەبەسم ئەوەیە لە ناو یەکێتی نیشتمانی کوردستانی ئەمڕۆ گروپی جاجا هەیە خەڵکەکە هەر کەس لە شوێنێکەوە کاری خۆیەکە دیارە هەستی پێەکەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە ئاشکرای بینەوە بەم دۆخە یەکێتی چاوەڕوانی چەند کورسی بۆ یەکێتی دەکرێت هەڵبژاردە زۆری نەما بە گوێرەی قسەی ئەوەی ڕاگەاندنەکان بێ ئەڵێ ئەگەر نازم من چکە زەنشێکی یەکی لە کێشە گەورەکانی ئەم وڵاتە ئەوەیە دەوروبەرەکان هێزە دەرەکیەکان هەندە هێزی مینەیە کە من نازم بچێن وکێنین بەس ئەوانە هەندێک جار بڕیارەدەن فڵان ئەوە کورسی بێنە ئیسا ئەمانەڵێن بە گوێرەی ئەو قسانی کە من بیستمە ئەڵێ 25 کورسێنین بەڵام خەڵکە ناسم کە ئەندامی سەرکردایەتی کێتیە هەڵێ ئەگەر دە کورسی بێنین زۆرمانێ ناوە ئەمە ئەگەر بە هەڵبژاردن بێ تۆ سیدەکەی مەسئولێکی گەورەیەکێتی ئەچێ بۆ ناو بازار سڵاو لە خەڵکە کاکەس دوو کەس وەڵامی ناداتەوە بەس خەڵکی تر هەیە کە ئەچێ بۆ شوێنێک بە هەزاران کەس لێکەوە بێتەوە ئێستا بڕۆ سەری بەردەمی ماڵی مەلا بەختیار کە بزان چەند کەس وەستاوە ئێوە بچێ هەر تەوقەیەکی لەگەڵکە کەواتە تۆ لە کاتی هەڵبژاردنە بڕیارێکی هەڵەتدا ئەو بڕیارە هەڵەیە ئەبێتە هۆی ئەوەی کە دەنگەکانی تۆ بۆ شوێنێکی تر بڕوە بەڵام مامۆستا ئێستا پیانوەکە ئەوەیە ئەڵێن ئەمانە بە مڵک و ماڵ و داهات یەکێتیەوە خۆیان دەوڵەمەند کردووە ئەگەر وابێ یەکێتی ئەوە ماڵ و مڵکەیە بێ هەندە حیزبێکی دەوڵەمەندە بۆچی کە سوکاری شەهیدان کادیرانی خوارێ وێچێتی بارودۆخیان هێندە خراپە من برایەکم ئەدام کراوە کە یەکێک بووە لە ئەوانەی کە بەڕاستی لە نووسینە لە بیرکردنەوەیە زۆربەی ئەوانەی کە خەڵکی دەوروبەری خانەقی و کەلار ئەو ناوەن و بەشێکی لە سلێمانش هەموو خۆیان بە ئێستش خۆیان بە قوتابی ئەوە زانن یەکێک بۆ لەوانەی کە خەڵک ناوە غاندی ینی لە بە گەنجیش دەوری 30 ساڵ بۆ ئەیدام کراوە ئەو جار باوکیشم هەر بە هەمان شێوە کوژراوە لەلایەن بەعسەوە خوشکم کوژراوە مەبەستم چییە من یەکێکم لە کەسوکاری شەهیدەکان من بۆیە بەناوی ئەوانش بەرداوام قسەکەم من ئەمێ بزانم ئەو یەکێتی چ تەقدیرێکی بۆ منداناوە ئەو هیچ من مەکتەبی سیاسی بووم دامەزرێنەری مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی بووم ئەندام یەکێتی نووسەرانی جیهانم ئەمێ بزانم من ئەو هەموو قوربانیم داوە بەرامبەر یەکێک لەوانەی کە پێم عیبە هەندێک وشە هەیە بەکاری بێنم کە مجرد ئیشی زۆر ناشرین بۆ ئەوان ئەنجامەدا ئیشە ناشرینەکان هەموو کەسەی زانێ بۆیە من لەو مستەوانیم ئەو قسانە بکەم ئەو شێوە تەعاملە لەگەڵ کەسوکاری شەهیدەکان من باسی خۆم ناکەم ئەو واز دە من بێنە من باسی یەکێکی بۆکە بنەماڵی حەسەن خاوەیەکەم حەسەن خاوێ یەکێک بۆ لە پیاوە هەرە قارەمانەکانی کورد کە ئەو کاتە لە قەرەداغ پیاوێکی چالاک و پێشمەرگەیەکی ئازا و ئەوانە بووە 11 مناڵ ببرە 7 مناڵ لە دوای بەجێمایی هەرە گەورەکان 11 ساڵان بووە
ئەو مناڵانە فترەی خۆیان شاردوتەوە فترێکیش لە ئەیتام ژیاون یەکێتی نیشتمانی کوردستان بەس تەنها کاکشوانین کردبوو ئەوە ڕەنگە هەموو کەس بیناسێ لە ژمێریاری کارێ کرد یعنی ئەوە نییە مەسەن تەقاعدێکی بۆ بڕابەوە لە ژمێریانش هەموو 200,000 ڕەنگە وەرگرتووە ئەو کوڕە وەختی خۆی بەهۆی کەوتنە خوارەوە لە باوشی باوکی تەقی لێکراوە لە کاتی شەڕا تەقی لێکراوە کەوتووە و هەموو گیانیشکاوە ئەو ماڵ و مڵک و داهاتی یەکێتی بۆ کوێ دەچێت بۆچی دیارنی جا من مەبەستەکەم چییە بەس ئەو کوڕیان مابوو ئەویشان پار دەرکرد وڵات چیە پێویستمان بە ڕاژەی تۆ نییە بابەچی پێشەوە نییە ئەمە کوڕی حەسەن خاوەیە لە یەک بنەماڵی شەهیدا تۆ نەتوانی جێگەی کەس بکەیتەوە تۆ چیت ئەمە چه ئەخلاقێکە کە لەناو ئەم حەزبە پەیڕەویەکرێ بۆیە من بەلامەوە یعنی ئەوەی کە مرۆڤ ئەیبینێ زۆر جێگەی ئەسەفە وا بڵێ پرسیارکەشم لە بیستەوە دووبارێکەمەوە ببوورە کەواتە ئەو داهات و مڵک و ماڵی یەکێتی چی لێت بۆ کوێت ئەچێتە خزمەتی چێ بزانە من زانیاری زۆر وردم هەیە بێگومان لەسەر عینەکان بەس هەندێکی بەڵگەم لایە من ها نەک بڵێ کابراکی بێ بەڵگەم مەسەن من قسەی کاکنەوشیروان بۆ باسەکەم کاکنەوشیروان لەسەر ئەساسی قسەی کاک ڕێباز حەملان باب گوێشی لێبێ ئەو و معلوماتەکە لە ڕێبازەوە گەشتۆتە کاکنەوشیروانش گەیاندێتە شاندێکی یەکێتی کە لە مفاوەزاتێ بوون وتێتی ئەو کاک قوبادە پرسیارەکەیەوە بە وتێتی ئێوە مانگی چەندێک وەرەگرن لە حکومەتی هەرێم وەڵڵا هیچ چۆن هیچ ئەوتی کاک قوباد مانگی 25 ملیۆن دلار وەرەگرێ چی لێ دێ مەبەست ئەوە نیە مسەن بەڵگەم بەدەستەوە نیە چی لێ کردووە یا خۆی حەزەکە مەڵا ئەلانی کە بزان چی لێ کردووە جەم مەبەستم ئەوەیە تۆ ماوەی حەوت ساڵە 8 ساڵە لایانی کەم 8 ساڵ وەری گرتووە داهاتی بە کێ داهاتی بە ئیدارەگشتی و ئیدارەگشتی بەردەوام قسەی لەگەڵەکەی ئەڵێ کاکە وەڵڵاهی 1000 دیناریەکیش نا قاسەکە نییە مەزن تۆ برادرێکت کوڕە شەهیدە پیان پرسیارێکیان لێکە ئەڵێ ئەرەتوان یارمەتی فڵان بدەن سێد و قەسەم و قورئان مەکتەبی سیاسی ئەڵێ وەڵڵاهی هیچمان بەدەست نییە فڵان ئەڵێ هیچ ئەی باشە من پەیوەندیم لەگەڵ بەشی زۆری مەڵبەندەکان هەیە کابرا مەسئولە مەسەلەن لە کارگەڕی مەڵبەندە ئەڵێ وەڵڵا یەک فلسمان پێ ناگا موچە نادرێ بە خەڵکی جاران یارمەتیانەدا بە خەڵک ئێستا ئەو یارمەتیش نادەن مامۆستا جەنابەت کەسێکی ئەمجد خۆبا پرسیارەکەی تر ئەو مەسە ئەو شوێنەی کە شوێنی چاودێر بووە من سەر ڕای هەموو ینی جیاوازیەکانم لەگەڵ کاک بەختیارە سەر ڕای ئەوەی کە مناقەشاتی زۆری دژبەیەکمان هەبوو بەردەوام قەت طبیعی سەروی نزیکەی 6 ساڵ یەکترە ناسین بەڵام من هەندێک شتێ وەکو حەق قساکەم ئەو بنایە هی حکومەتە هی یەکێتی نەبووی سە بە پەلەت باڕکەم خۆنەکان بڵاو کردو کە تاپۆ کراوە باش ئەمە ئەوان ئەو هەموو شوێنیان داگیر کردووە مڵکی حکومەتە بنای حکومەتە یا فڵان شوێن ئەیکەنە مەسەرەن سوپەرمارکت و شتی وایە ئەیکەنن مۆڵ یاکەنە نازەم چی باشە ئەو بۆ ئەو مافەی هەیە ئەوە بکە مەلابەختێ بۆ مافی نەبێ فڵان بۆ مافی نەبێ بۆ مافەکە تەنها بکەوتە دەست یەک دوو کەس بڕۆ بزان فڵان و فیسار ئەوانەی کە مەسئولیاتی گەوریان هەیە لە ناوەکێتی چیان دەسەکەوێ هەموو خەڵکەی زانێ بۆ خەڵک مناڵ نییە بەو قسە قۆڕانیان کە لە کەناڵەکانیان بڵاوەکەنەوە خەڵک بەوانە تێناگا بزان یەک بە یەک من نامێت ناوی خەڵک بێنم ئەگینا بە شاهێت مەکتەبی سیاسی تحقیقی لەگەڵ فڵان مەسئول کردووە وتێتی مەسە من وڵا تقریبا 200 ملیۆنێکم هەڵگرتووە بۆ خۆم ناوەکان نەزان من هەموو بەس پێم ئەی بە ئیسا لە بەردەم ئەو کەناڵە دەستی تاوان بۆ هەندێک خەڵک ڕاکێش جەنابەت شۆڕژگەیرێکی کۆنی نێویەچێتی دەمێکە ڕەخناگری تاوەکو ئێستا کەسێک لە یەکێتی نوێ هاتووە بڵێت مامۆستا جعفەر من ئەمەوێ لە ڕەخنەکانت لە نووسینەکانت کەمە ڕێچکەی بەرەو پێشبردننی یەکێتی شوێت لێ گیراوە ئایا یەکێتی نوێ گوێ لە شۆڕژێڕەکان یەگرێت نایگرن زەرەکەن خۆیان زەرەکەن مت پێویستێکمە بچم ئامۆژگاری کەسانێ بکەم کە
حەز ناکە گوێ لە قسەکانی من بگرێ نە پێویستم بەوەیە نە هیچ من پرۆژەی خۆم هەیە لە ژیانە من نووسەری کتێبێکم لەسەر شاری سلێمانی و ململانی گروپە کۆمەڵاتەکان یەکێکە کتابێکی ستەنداردە کتێبێکم هەیە بە ناوی مێژووی بیری کوردی کە عەرەبەکان پێی معجبن نەک کورد نەک من بڵێم مەتحی کتێبەکەمەکەم چونکە کتێبەکە مڵکی من نییە ساتە ئەو کتێبە بەشێکە لە سامانی نەتەوەکەمان من لە پێناوی گەلی کورد نووسیمە بۆی خەڵک لەم لەولا خەڵک نەڵێ کورد بەستەنها فیشێکی تەقاندەوانە بڵێ کورد فەیلسوفیشی هەبووە ئێستش لەگەڵ کۆمەڵێک برادری ئازیزە کارەکەین بۆ ئەوەی مێژووی فەیلسوفە کوردەکان بنووسینەوە من تەنها لەسەر ئەو پرۆژانەی خۆم ئیشکەم پێویستیم بە نە سیاسەتە نە حزبایەتێ نەهینە بەڵام ئێستا کە دەبینی هەندێک کەسی سیاسی پێ زیاد لە حەدی خۆیان ڕائکێشن ناچاری تۆ من وەکو پشتیوانیەک مەسە وەختی خۆی کاک بەختیار گیراوە وازم لە هەموو ئیشێکی خۆم هێناوە کەوتمەتە دوای ئەوە تا کاک بەختیار لە سزین کاک بەختیار و شێخ عەلی ڕەحمەتی و مامۆستا پشکۆ بۆ لەبەرەوەی چونە گیراونەوانە وەختی خۆی ئێستاش کە ئەبینم مەسەلەن کاک بەختیار هەندێک پرۆژە هەیە ئازادی بیر و باوەڕ و ڕۆشنگەری و نازانم ئەو شتانی کە خۆی نێکچە من زۆر بەکەمی ئاشم بۆ ئەوێ بەڵام ئێستا کە ئەبینی تەنانەت ڕێگە بەو شێوە ئازادیە نادن کە من ڕخنەم لە کاک بەختیار گرتووە ڕازی نەبووم لەو تەسەڕفاتانەی ئەوەی نەک تەسەڕفات بڵێن شێوەی بیرکردنەوەکەی کە لە قاعەیەک دانیشتن و قسە بکەنەوەوانە وتم با بە قسە سوودی چییە تۆ ئەبێ هەر ئینسانێک ئەبێ بەکردەوە کردەوەی باشی هەبێ یعنی مەبەسم کردەوەی سیاسی بەرهەمدار نەک بڵێ قەزم کردەوەی نییە ئەوەی هەبێ ئەوە دەورەبینێ تۆ ئاراستەیەکی سیاسی هەبێ ئەوە دەورەبینێ و هەوڵدەی یەکێتی نیشتیمانی کوردستان پاکەیتەوە بەو شێوەی کە ئەکرێ مەسەن تۆڵی با کۆنگرێ ببەسین کۆنگرێ ببەسین بۆ ئەو کەسانەی کە دەوریان هەبوو لە ناوێکێتی و ئەو کەسانەی کە بڕوان بە گۆڕانکاری هەیە تۆ ئەو شێوەینە ئەسڵەن شەرعەتی نییە ئەو شێوە کارکردنەی ئەم قیادەیەکێتی ئێستا یەک شەرعەتی نییە بە گوێرەی قانونی ئەحزابی عێراقی ساڵی 2015 دەرچووە ئەو شێوەینە کە باسی یعنی بڵێن شێوەی کاری ئەم برادرانەکەی شتینەکان یەکێ بچێ ئەوە بخوێنێتەوە بۆ دەرەکەوێ ئەسڵەن یعنی ئەگەر بڕۆی لە مەحکەمەی ئیتیحادی شکات کەی لەسەر ئەو ئەساسە لەسەر ئەساسی بڵێ ئەمانە لە قانونی ئەحزابی عێراقی دەرچوون ڕەنگە ئەو یەکێتیە یا مەسوولەکانی تووشی لێپرسنەوەی گەورە بوون زۆر باشە بەڕێز مامۆستا جعفەر ئەندامی پێشووتری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەخێر بێت لە کاتم گرتی سپاس